لە دوور و گیان لە دوور مەڕدە و دووەردەیە. سڵاو لێبێ سڵاو لە جەنابی تەندروستی چۆنە؟ لەخوا بەزێر بێت. باشە هەندووسەنا بۆخوا. شەوی یاڵدایە ئەم شەوە تا چەندێک گرنگە بۆ تۆ تا چەندێک بەرز ڕایەگرنەوە؟ وەڵای من بە ئەم شەوانە زۆر پێ خۆشحاڵم. لەوری فراسێکی کوردەواری قەدیمی خۆمانە تێگەی و هەموو خەڵکیش ئەم شەوەدا ئەنیشێ بۆ ئاهنگ گێڕان و بۆ خۆشی شەوێکی بەڕاستی لەزەتی لێ بینم من. چەند ساڵە لە ئاهانگەکانی شەوی یاڵدایە بەشداریەکەی؟ وەڵایی بڵێم دەمێکە نزیکەی 15 ساڵ زیاترە. 15 زیاتر. بەڵێ. هیچ تێکستێکی ئامادەیە تایبەت بە شەوی یاڵدا بێ؟ نەوەڵایی درۆ باش نییە ئەوەی کە جەناب بە فەرمووی تێکرد نەوەڵا ئامادە نییە. ینی هیچ گۆرانیەکی تایبەت نییە بە شەوی یاڵدا؟ نەوەڵا بەس بەدلی ئەو میلەتە ئەو جەماعەتەی کە دانیشێت حەزیان چی بێ ئەو شەوە بەڕێیانەکەم بەسەر چاو. ئێستا سەرقاڵی چیت ڕۆژانە بە چۆ مەشغوڵی؟ وەڵڵاهی بەتەمای یەک دوو گۆرانیم سنەتی لەگەڵ مۆسیقای سنەتیە ئیتر ئامادەم کردو و چاوەڕێی تۆمارکردنی خۆدزانی من هەر ئاوازی کوردی هەڵێ. خۆ هیچ لە ئاوازەکانە داناوە؟ بەڵێ ئاوازی خۆتە؟ بەڵێ. ئەی وەکو تێکستەکەی شەیە؟ وەڵی تێکستەکەیش مەگەر بڵێم برادێ سەرۆکاری ئیشەکەم بۆ بکە تێکستەکەی بەمێ لێرا مەجبورم تێکستەکەی شەر خۆ بیکە. ئەمەسا ئەم شەوی یاڵدای ببوونی ئەم شەو پێم خۆشە شتێکمان پێشەشکەی ئێستا گۆرانیەک بەدەنگەکەی تۆ. ئای لە دوور و گیان لە دوور مەڕدە و دووەردەیە ئەو دێ چەند خۆشە و خانم ماڵی تۆی لێیە ئەو جێ چەند خۆشە کچەکە و ماڵی تۆی لێیە هەیدا هەی بێدەوادی تاکەینایەکەم هێدەن گەوهەر فرۆش بوو مادیز مایم چووەی لێسن ئای لە دوور و گیان لە دوور ئەی لە دووەردەیە ئەو جێ چەند خۆشە باوان منزڵی تۆی لێیە. با نەڵێن چای پیسە یاڕەبی ماشەڵڵا و لێبێ. ماشەڵڵا لە عەزیزی زۆر سوپاس بۆ جەناب. هێنیمانەوەی ئەم دەنگە بەم جوانیە چیە مەوەسا؟ سوپاسەکەم وەڵای تر خوا ئێمە خوا ئەوەی یاوە پێمان ئەو دەنگەی یاوە پێمان. زێ بە شێمە بە وەڵی بەش بووی لای بەشی نوێی سلێمانی مێ ئەرە وەڵا بەخیردی. مامۆسام ئەو تێکستانەی کە هەڵێ بژێریت بەڵێ تا چەندێک گرنگە تێکستێکی بە پێز بێت بمێنێتەوە واتایەکی باش ببەخشێ. وەڵی من گۆرانیەکانم زۆر ماوەتەوە بەڕاستی گۆرانیم لە هەفتاکانە و تۆ چێش قەڵک دەیە لەبەری تێکسەکەی ینی کوردیە لە ناخی فۆلکلۆرەوەیە. باش بەس ساڵی هەفتاکانێکە شەوی یاڵدای ساڵی هەفتاکان لەگەڵ ئێستا فەرقی چی بوو چۆن و کاتتان بەڕێکرد ئێستا چێکن؟ وەڵڵاهی ئەو کاتە دروف و زەمانەکەی جیاوازتر بوو بەڵامی سەر جیاوازترە ئیسە پێشکەوتوترە و ئیسە بەشتی پێشکەوتوو و بە ئامێری پێشکەوتووە و بە مۆسیقای پێشکەوتووە پێشکەشەکرێ ئەو فەرقەکەەوەی. ئێستاش چێژ لەوە بینی کە تەپڵێک و باڵەبانێک ئەسپە بۆ بکە گۆرانی بڵێ؟ ئارە وەڵڵای بەقەیە من دنیا چێژی لێ بینم. خۆ لێی چیان نەزانی؟ نەوەڵا لێی چیان نازانم بەڵام لە گۆرانیەکەی هەزانم.